یانەی ئەکاد عەنکاوە لە بەردەم دەرفەتێکی مێژووییدایە و دەیەوێت بۆ یەکەم جار وەک یانەیەکی شاری هەولێر بگاتە خولی نایابی عێراق و وەرزی داهاتوو لە ڕیزی گەورەکانی عێراق یاری بکات. ئەکاد عەنکاوە دوای 4 سەرکەوتنی بەدوایەک لە خولی پلەیەکی عێراق لە ئێستادا لە یاری پێشکۆتایی خولەکەدایە و ڕوبەڕووی یانەی تیجارێ دەبێتەوە، بە سەرکەوتن دەگاتە یاری کۆتایی و گەیشتنیشی بە خولی نایاب مسۆگەر دەکات. ئەمە ئەوەکە ئاماژەت پێدا 4 یاری زۆر باشمان کرد و توانمان یاری بە یاری ئینسجامێکی زۆر باشمانە لە فەریق بۆ ئەو ماوە توان بڵم زیاتر لە 50 ڕۆژ ئێمە بەردەوام بە شێوەیەکی منەظەم تەمرین نەکەین، توانیمانە لە هەموو بوارێکە خۆمان بگەینە ئاستی کە بتوانین بەرامبەر ئەو فەریقە ببینەوە. دڵنیاتان دەکەمەوە کە فەریقیمە زۆر لەوان باشترە، هەرچەند هەردوولامان بێخەسارە بووین تا ئێستا، بەس بەدڵنیایە بۆ بردنەوە ڕۆینە بەغداد کە یاریکی یەکلاکەرەوەیە کە ئیشەڵا بردنەوەی یاریە ڕاستەخۆ دەڕۆینە نیهایی و دەڕۆینە ممتاز کە ساڵایەکە ئەکاد و هەموو یاریزانەکان خولیای ئەوەن کە بگەنە دیسانەوە بگەنەوە دەرەجە ممتاز عێراق. تیپی باسکەی یانەی ئەکاد دوو یاریزانی کوردی شارەکەی بۆ پێکاتەکەی زیاد کردووە تاوەکو بەهێزتر لە یاری پێشکۆتایی دەربکەوێت و بە ئامانجەکەی بگات. بەڕاستی ئەمە 4 فەوزمان هینا بەدەست هیناین، خۆمان ئامادە کردیە لە بۆ مەرحەلەی دابێ کە یەک گەمەیە، ئەو گەمەی مەسیریە لە بۆمە کە یەک بەخۆم فەریقش عینیشت تەماشا دەکەن کە گەمەچی نیهاییە لە بۆمە، چونکە ئەگە بینەوە بەسەر دەکەوین لە بۆ ممتازی. ئەوجە ئامادە باشێکی باشمان کردیە، ئینشاڵڵا لەگە 1-2 یاریزانشمان هینایە لە هەولێرێ تیپەکەمان بەقووەتر بووە، ئینشاڵڵا فەوز بەدەست دێنین لە بۆ عەنکاوە و هەولێر. لە قۆناغی پێشکۆتایی خولی پلەیەکی عێراق بۆ تۆپی باسکە لە شاری بەغداد و لە هۆڵی شەعب ڕۆژی هەینیانەی ئەکاد عەنکاوە ڕوبەڕووی تیجارە دەبێتەوە، دیوانیە و ناسڕێش بەیەک دەگەن، براوەی هەردوو یاریەکە دەگەن یاری کۆتایی و گەیشتنیان بە خولی نایاب مسۆگەر دەکەن. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.